لە ساڵانی قەیرانی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی 117 ملیار دیناری لە سندوقی کۆمەکی شێرپەنجە دەرهێناوە و با کاری هێناوە بۆ بواری دیکە. ئەمەش بووەتە هۆی نەمانی 200 جۆر دەرمان لە نەخۆشخانە تایبەتەکانی شێرپەنجە. کازم فاروق سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێ لە پەرلەمانی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ئەو پارەیە مافی نەخۆشانی شێرپەنجەیە. بەداخەوە حکوومەت ئەو مافەی لێزەوت کردن و ئەو پارەیە لە ئێستادا تەنها ژمارەیە. کۆی ئەو مەبلەغەی کە هەتاوەکو بەرواری 31/12/2018 لەلایەن حکوومەتەوە لە سندوقی شێرپەنجە کە بە خێر و خێرات کۆکراوەتەوە دەرهێنراوە بڕی 111 ملیار و 657 ملیۆن و 336 هەزار دینار بووە لەگەڵ 5 ملیۆن و 133 هەزار و 589 دۆلار کەواتە بە کۆی گشتی نزیکەی 117 ملیار دیناری سندوقی کۆمەکی شێرپەنجە دەرهێنراوە و بەکارهێنراوە بۆ شتی تر. ئەو وتانەی کازم فاروق لە کاتێکدایە لە ماوەی ڕابردوودا بەرپرسانی حکوومەت چەندین جار نکوڵیان لەوە کردووە کە هیچ کاتێک دەستکاری ئەو پارەیە نەکراوە کە لە سندوقەکانی کۆمەک و خێرخوازی کۆ دەکرێتەوە بۆ توشبوانی شێرپەنجە. بەڕێوەبەری گشتی نەخۆشخانەی نانەکەلیش نایشارێتەوە کە لە ڕووی دەرمان و پێداویستی تەندروستی کەم و کوڕیان هەیە. ڕۆژ بە ڕۆژ مانگانە دەبینی چەند دەرمانی تازە دروست دەبی هەمووش دەرمانی گران بەهانە ئەوەندەی پێمان کرایە لە ڕێی با بڵێن بەڕێبەراتی گشتی تەندروستی هەولێر و وزارەت تەندروستی سندوقی کۆمەکی شێرپەنجە بە تایبەتی تا ڕادەیەک توانیمانە زۆربەی دەرمانەکان دابین بکەین هەندە زار گرفتی دەرمان دەبیلەوەی دەرمانەکە لە ناو شاری هەولێر نیان هەتا لە وڵاتە دراوسەکانژە دەرمانێکە تازە دروست بە بۆ نەخۆشیی شێرپەنجەیە تا ڕادەیەک هەموو شتەکان ئەوی پێمان کرایە دابین کرایە. بەهۆی نەبوونی دەرمانی پێویست لە نەخۆشخانە تایبەت بە شێرپەنجەکان کە سوکاری توشبووەکان بە ناچاری بەشێک لە دەرمانەکان بە پارەیەکی زۆر لە دەرمانخانە ئەهلیەکان دەکڕن و هەندێکیان بەهۆی نەبوونی ناتوانن دەرمانەکان بکڕن و چاوەڕوانی سۆز و بەزەیی پەروەردگارن. دەرمان چۆنە؟ وەڵی باش. دەرمانەکان لە نەخۆشخانە پێدەدەن؟ بەڵێ. یان لە دەرۆژدایە بابە بۆ دەکڕن؟ وەڵی جاری هەیە بۆم دەکڕن و جاری هەیە دەم دەرێ حەسەب عیلاجەکەیە هیوا هەیە باشە یعنی زۆر گرانە ئێواشە پێویستی کە لێرە نییە لە دەرەوەلوانەیە احتیمالی هەیە تۆزە گران بێتن کڕنی عیلاجەکان جاروێ هەیە بە دوان ئەکڕن عیلاجەکان کە لەوانەیە عیلاجەکان زۆر بەکار ناینن لەوانەیە هەندێکیان پێویستە بەنیوە بێ لەگەڵ یەکی بەرامبەریت ینی پێکدن بچن پێکەوە بکڕن. ئاشایەک لێرە وەردەگری دوو لە دەرێ دەکرێت سێ لە دەرێ دەکرێت هەندە جار هەیە بەدەست دەکەوێت هەندە جار دەبیانمە بە خۆمان لە سەساب خۆمان بچین لە دەرەوە بکڕین. وەڵی نرخەکەی حەسەب نرخە حەسەب خۆی و زەمیری ئەو سەیدەلیە. ئێستا دەرمانەکە بڕەکەم بووە دەبی بچین بکڕین بەرە گرانە وەرەقەکە بەسیت بی ئێستا خواردنش دو دەکڕم یعنی پیتامینە هەموو ڕۆژە بە 5,000 دینار. بەکارهێنانی پارەی سندوقی شێرپەنجە لەلایەن حکوومەت بۆ بواری دیکە لە کاتێکدایە توشبوانی شێرپەنجە بۆ ساڕێژکردنی نەخۆشیەکان پێویستیان بە پارەیەکی زۆر هەیە بەشی زۆریان ئەگەر حکوومەت هاوکاریان نەکات ناتوانن دەرمان بکڕن بەڵام حکوومەت لە جیاتی کار ئاسانیان بۆ بکات ئەو پارێشی کە لەلایەن خێرخوازان بۆیان دابین کرابوو حکوومەت ئەویشی خەرج کردووە ئەماش بووەتە هۆی نائومێدکردنی چەندین نەخۆش. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.